لە ماڵەوە دایک و بابەکان زۆر ئاگاداریان لە تەلەبەکان بێ کە وەختی ئیمتحاناتە ئێستا دەستپێرەکە ئاگاداریان زیاتر بەسەریانەوە بێ لە هەموو بوارەکانی دەرس خوێندنی تەلەبەکانەوە. لە باری دووەمەوە مامۆستایەکان زیاتر کە ئێستا تەلەبەکان ماڵی دووەمیان کە مەکتەبە و مامۆستایە و دایک و بابی دووەمیان مامۆستاکانیش دەبی زیاتر چاوەدێریان لەو وەختەیەدا زیاتر چاوەدێریان بەسەر تەلەبەکانەوە بێت. لە مەرحەلەی ئەوەڵدا تەلەبە دەبێت ئەوەڵان خۆی بخێنێت و لە مەرحەلەی دووەمیشدا تەلەبە دەبێت دایک و باب هانی بدە و ئەو مەحەلیمە و ئەو ئامۆزگارەی کە دەرسی بۆ دادەنێ سوعالاتی زۆر گرێندانێنێ کە تەلەبەکەش دووساری مشکل بێ، شاید تەلەبەکە بە خۆی عاشق بێت یا مشکلاتی ماڵی هەبێ یا مشکلاتی سوزانم مادی هەبێ. بە هەر حاڵ ئەو شتانە دەتوانێت کۆمەک بە تەلەبێ بکە کە ئایندەیەکی ڕۆم بێ بۆ مەملەکەتەکەی ئینشاءالله تعالی. ئەوەڵەن تەڵەبە دەبێت بۆ خۆی دەرسەکەی جوان بخێنێ، مامۆستاش دەبێت یارمەتی بدە، دایک و باوکەکەش لە ماڵەوەدا یارمەتی ئەو نەفەری بدا کە دەرسەکەی دەخوێنیت.